ئەوە شەوەندەرە هاتووە لە ڕاستیاویش بەخوا بەرەو خراببوونە چێ بەتەمانە بەنی فڕێ بێن. داخرانی بازگەی باو مەحموود لە سەر ڕێگای نێوان کەلار بۆ خانەقی خاوەن نووسنگەکانی علوەی کەلاری ناچار کردووە کە بەرهەمەکانیان بنێرنە علوەکانی دیکە ساغی بکەنەوە بەهۆی ئەوەی ئەو ڕێگایە نیە هیچ بارێک لە کەلارەوە ناچێتە ناوچەکانی خواروی عێراق. ئەمە بین لە دیمەنەکانە من لە بەردەمێکێک لە نووسنگەکانی علوەی کەلارم خاوەن ئەم نووسنگەیە بارەکەی ئەنێرێتە شاری هەولێر لەوێ لە علوەی هەولێر بەرهەمەکەی بۆ ساب بکەنەوە. یان سەرەتا بەخێر بێن سەر چاو وەڵڵاهی ئەم بارانە بۆ یە نێرین کە بۆمان ساغ نابێتەوە. ئەم سەترەی باوە مەحمووە بەری بارەکانی گردووە وازە مەگەدارن دوێنێ بارەکان ئازاد بوو سیارەیەکی کەنتەر کە حوتەن بارێتی 250,000 بۆ 300,000 لە شۆفێرەکان سندووە کەبرەش مەجبورە لێرە باربارکە بە پارە زۆرە. ئێمەش ناچارین گیر بۆ محافزەکانی خۆمانی واشوار سەرفی بیفرۆشین. ئەم بارانە لێرە دادناوەمە چەند ڕۆژە ئەم بارانە تێناوە کاکەوە بارەکان چین؟ ئێستا ئەو بارەمان سیەوە ئەم سیەوە هەرچە لەمێ زۆر کێشەی نییە هیچ مشکلەیەکمان نییە. ئەمە لە ڕاستیا ئیمڕۆ هاتووە بەڵام سیەوەمانەیە لە پێش و هەفتەیەک هاتووە. بەڵام ئێمە مشکلەمان ئەم خەیارەیە ئەم خەیارە لە ناو ئەلاگایە ئەم خەیارە بەیانی دووبایی نەفرۆشێ بێ فڕێ بێن. شواتە بەیانی و دووبانی بۆتان ساغ نەبێتەوە بیامووی ئەبێ فڕێ بێن ئەی دەلالۆ نایە و ناسکە و وەگەنێ و خسارە بێ فڕێ بێن. بەڵێ بەرهەمەکانی تر چیتان هەیە کاکەوە کە ئەگەر بۆ نمونە لە ماوەی یەک دوو ڕۆژە ساغی نەکەنەوە بێ بە زەرەر فڕی بدەن؟ بەرهەمەکانی تر ئێستا بڕونە پرتەقاڵەمان لە ئەوش لە خراببوونایەت هەبێ تقریباً هەفتەیەک دووسێ چوارتەنی نەفرۆشراوە. ئەوە شەوەندەرە هاتووە لە ڕاستیاویش بەخوا بەرەو خراببوونە چێ بەتەمانە بەنی فڕێ بێن. ئەوە کوولەکە بیبەرمانێ لەو سیارێترا ئەویش ناسکە ئەبێ ئەویش شار ئەبێ فڕە درێت و بەخوا زۆر هین نییە با بڵێن قووەت و هێزی ئەوەی نییە کە خۆی ڕاگرێت بمێنێتەوە ئەبێ فڕێ بێ ئەگەر نەفرۆشیوان دوواری بێ فڕێ بێ. ئەگەر بازارش وای بە جا حەسەکەی سێدێکی بازار و تەسووری بازارشکە بازار مشتری وشتی کەسیان نییە. ئەلبەتە کەلار مشتریکی زۆری تایە بەڵام بەهۆی ئەوە کە با بڵێن ئەم سێتریەوە ئەکا هەمی ئەچێ بۆ سلێمانی یابار بارناکای ئەچێ بۆ هەولێر. باشە ئەگەر ئەوها بەردەوام بێ بازاڕی علۆکە بە تەواوی سفر نابێتەوە زانی چۆنە ئێستا کرێکی هەیە مانگێ با بڵێن بۆ ساڵەکە 20 میلیۆنیار پارەی داواکری کرێداوە ئەتوانم بڵێم کرێ دوکانەکەی دەرناکات زەرریشەکە کە مشتری نەبێ ئەم شارە سەلوانی 4,000 تن ڕزق لەم هەلوواگێ یەکە مشتری نەبێ سەقەتە بێ هەمی سەقەتە بێ. ئەمجا شارەکانی تریش تەحمل ناکە یعنی وەری ناگرێت لەبەرەوە خۆشیان باریان زۆرە ڕزقی زۆر دێتە کوردستانەوە بەڵام ڕزقانە هەمی بۆ جنوبی عێراق ڕوا خۆم هەموو تری لە وەستاوە عێراقەت وەگەر بیبینی بۆ داخل باوەڕ ناکەم ڕۆ دوتە نافرۆشین هەمی جنوبی عێراق بارێکە وەسەد عێراق بارێکە. باشە دەستەکان خۆش بکاکەوە بڵێ وەکۆی بینن ئەمە هەندێک لەو بەرهەمانەیە کە هەندێکیان نزیکەی هەفتەیەک پێش ئێستا هاتوون و ئەگەر سبەینێ یاخود دوو سبەی ئەم بارانە نەفرۆشرێت وەکو خاوەنی ئەو نووسنگەیە باسی لەوە کرد بە تایبەت چەوەنەر و خەیار و پرتەقاڵەکان ئەگەر سبەینێ و دوو سبەی ساغی نەکەنەوە نەیفرۆشن ئەوە هەمووی خراپە بێت و ئەبێتە زەرەر بۆیان ناچارن فڕێ بدەن. داواکاری ئەوانەوەیە کە بازگەی باوە مەحموود لە نێوان کەلار بۆ خانەقیم بکرێتەوە بۆ ئەوەی بتوانن بار بۆ ناوچەکانی خواروی عێراق بنێرن.